سایمانە بۆ نەورۆزی نەکردبوو ئەوان وایان زانی نەورۆز زۆر ئاسانە سێ خاڵەکە بەدەستدەینێ ئاستی هەولێر شۆت یەکەم هیچ نەبوو بە شۆت تەوان هەتا 20 دقیقە ئەوەلی هەر هەولێر هەزمە چی نەبێت ئەوان مسەیتر بوون نەورۆز شۆتی دووەم کە گۆلەکە کرا لە هەولێرە کرا ئەو جا هەولێر هەزەماتی زۆر بوو هەدا ئێستا تەواو هاندەرانی هەولێر گلەیان لە باسم قاسمێ دەرین پێ کاتێکی غەرەت بوو ئەتوش قسەی جیاوازت کرد لەسەر باسم قاسمی گوتت ئەوانەی دەرێن باش نیوە نییە برای بەڕێز باسم قاسم هەموو هیواتی سێ خاڵەکەیە تشکیلی بەغڕەت دانانێتن ئەوە لەو هەر فەرقی حسابش لێ دەکات دومین مدربی نەورۆزیش لە مستەوای باسم قاسمیە وتت باسم قاسم حفتا خالی بەهاونتە بەدەست طبعا باسم قاسم ئەگەر ئەو خەتەی لە هەولێر نەکرابایە ئەو فەنەتیانە کە ڕۆیش دووسێ گەمە تەعادل لەگەر ئەمانەی بەغدا و لەگەر زەورای و لەگەر نەفتی نیسان ئەمە مصدر بوون بەڵام ئێستاش دەبینی ئێستاش ئەمەمان هەر هەیە ئینشاڵڵا هەر سێم دەبین باشە کەواتە گلەیت لە باسم قاسمی نەخێر باشتر مدربی عێراقا ئەدی هۆکاری دۆڕانی هەولێر حسابەی ناکەن ئەو باسم قاسمە فەرقی وەرگرت 20 ڕۆژ ماوە دەوری عێراقی دەست پێ بکاتن ئەو فەرقەشی دروست کرد لە چەند فەرقی ڕوباعەکانی بوتەوە لە جەوێ بوتەوە لە سوڵتەی بوتەوە ئەدیەوە هەموو نەتایج نییەوە هۆکاری دۆڕانی هەولێر چ باوەڕ واللهی ئەو بە قەنەعەتی خۆم سایمانە بۆ نەورۆزی نەکردبوو ئەوان وایان زانی نەورۆز زۆر ئاسانە سێ خاڵەکە بەدەستدەینێ هاندەرەکان دیکە دەڵێن لەبەر ئەوەی زۆر حسابی لە نەورۆز کردبوو تەشکیلەکەی بەو شێوە بۆ هەولێر گەمەی نەکرد نەخێر تەشکیلەکە جیاوازیە بوو لەگە تەشکیلەکانی دیکە یەک دائیم جیاوازیە بوو گەیلان شۆتی دەم هاتە خوارێ بەس دەبایە گەیلان شۆت یەکەم بێتە خوارێ لەوەی نەتیجەی بگۆڕێتن باسم قاسم هەموو هیوایەتی ئەوەیە دەقیقەکانی ئاخیری گەیلان نەزدێ بگۆڕی کاکە تو لە میداد گەیلان بی لە خوارێ نەزدێ بگۆڕێتن